لەگەڵ ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی ئەو کات و دادگەری ئێستا خوشکان و ئافرەتان پایەکی بەهێزی ئەو کاروانە بوون و بەردەوامیش لە قۆناغە جیاوازەکاندا خزمەتی بەرچاو و کاریگەریان بەڕەوتە چاکە خوازەکە گەیاندووە. کۆمەڵی دادگەری لەسەر جەمبوار و قۆناغ و ئاستەکاندا ئافرەتانی بەنادیدە نەگرتووە و هەمیشە کەسانی شیاوی لە شوێنی شیاو داناوە کە زۆر کات ئافرەتان بەشێک بوون لەو دەستە بژێرەی قاید و قەواعید و بەرپرسیارەتیان پێدراوە. هەل لە سەرەتای ڕاگەاندنی کۆمەڵی دادگەریەوە خوشکان بەشدار بوون لەم پرۆژە ئیسلامیە بەدەر نەبوون لە برایان شان بەشانی برایان هەندێک جار و لە هەندێک حاڵەتشدا بەڕاستی خوشکان پێش برایانیش کەوتونەوە بەتایبەت لە کاتی هەڵبژارنەکاندا خوشکان توانایەکی زیاتریان هەبووە بۆ سەرخستنی هەڵبژارنەکان لە هەرێمی کوردستاندا و لە هەروەها لە پەروەردەکردنی خێزان و تاکەکانی کۆمەلگادا دەتوانم بڵێم خوشکان ڕۆڵی کاراتریشان بینیوە لە برایان و لە پیاوان و کۆمەڵی دادگەریش هیچ کاتێک ڕێگر نەبووە لەبەردەمی هەر ئافرەتێک هەر خوشکێک کە بۆ خۆی توانا و سەلیقە و تااقەت و ئەو سیفەتی سەرکردایەتی بوونی تدا بێ کۆمەڵی دادگەری ڕێگر نەبوو لێ و بەڵگو پشتگیریشی کردووە و هەوڵی جدیشی بۆ داوە و هێناوێت پێشیان ڕێگای لێ نەگرتووە لە هیچ کاتێکدا لە هەڵبژارنەکاندا لە هەموو کایەکاندا هەم لە کاتێکە کۆمەڵی دادگەری لە حکومڕانیدا بووە لە حکومەتدا بووە لە پەرلەمان بووە لە هەر شوێنێک لە شوێنەکان لە هەر کایەک لە کایەکانی سیاسی کە کۆمەڵی دادگەری بەشداری کردووە خوشکان بەدەر نەبوون. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی یەکێکی دیکەی لە دەستکەوتەکانی کۆمەڵی دادگەری کە بە هەوڵ و کۆشش و لێبڕانی ژمارێک لە ئەندامانی ئافرەت هاتووەتە بەرهەم و چەندین دەی ڕابردوویان لە خزمەتکردن بەو توێژە بەسەر بردووە. ئەو کاتی کە کۆمەڵی دادگەری دروست بوو ئێمەش ڕێکخراوێکمان دروست کرد بە ناوی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە ڕێکخراوێکی جەماوەری پیشەیە توانم بڵم هەتاوەکو ئێستا خۆبەخشانەکاری خۆی کردووە لە پەروەردەکردن و لە پێگەیاندن و لەوەی کە لەناو ئەم کۆمەلگایەکی ئەگوزارە بە تایبەتی لە مەسەلەی ژنان لە مەسەلەی ئافرەتان هەموو پێشەلکاریانی کە بەرامبەر بە ئافرەتان ئەکرێ کە بەرامبەر بە ژنان ئەکرێ دەوری و کاریگەریەکی زۆر بەهێزی هەبووە بۆیە بەڕاستی ئەتوانم بڵم ڕێکخراوی خوشکانێکێکە لەو ڕێکخراوانەی کە لە ئاستی هەرێمی کوردستان و لە عێراقیشا کاریگەریەکی بەهێزی هەیە وەکو ڕێکخراوێکی ئیسلامی من باسی ئەەکەم ئەتوانم بڵم ڕێکخراوێکە زۆر باش چۆتە پێش و ئەدای کارەکانی بەباشی کردووە و لەگەڵ ئەوەشا توانم بڵم حیزب وەکو حیزبی کۆمەڵی دادگەری کوردستان زۆر پاڵپشتی ئافرەتان بووە زۆر ینی گرنگی بە ڕۆڵی ئافرەتیاوە چونکە ئەمە ڕاست ینی سلمێنەری ئەو ڕاستیە کە هیچ حیزبێک ناتوانە بەبێ ئافرەت بوونی هەبێ. کۆمەڵی دادگەری لە کایە سیاسی و حکومی و ئیداریەکاندا ماف و توانای خوشکانی لە بەرچاو گرتووە و ئەم بڕوایشی لە جیهانبینی ئاینی پیرۆزی ئیسلامەوە سەرچاوی گرتووە. ئەمە سەر ڕایبوونی دەیان مامۆستای ئافرەت و پەروەردەشیار کە بۆ پەروەردەکردنی نەوەیەکی تەندروست لە ئایندەدا لە تێکۆشانێکی بەردەوامدان. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.